سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕێیانی خۆشەویست. ئەمڕۆ 2/3/2021 کاتژمێ 8:10 خولەکە وەکو گروپی کۆمیونیتی قۆناغی چواری پەرستاری سەردانی پاڵاوگەی بەنداوی دوکانەکەین وەکوێکی لەو شوێنانەی کە لە جەدوەلی سەردانەکانە هەیە بۆ هیوای کاتێکی خۆش بەسەربەری. تێرە و حەوزەی لێ ئەڵێ بۆ حەوزە 20 فەردە شەبی تێیەکە. جەماعەت ئێرە بەشی ئینتێکە لێرە لەو حەوزەی کە دومانەوە کە شەبەکەی تێکەڵەکرا شەب ئەلەمیۆ لەگەڵ ئاوەکەیە تێکەڵمان بەڵام ئەوەی لێ پرینیت نەبەر بۆ بووکە سوپەی سۆنتای هەر چۆن بڵێ بەرێکەوتن هەبێ لە بینی شەبەکە و ئاوەکە بە خێرایەکی زۆر بۆی جوان تێکەڵ بێ ئەنجایەت بۆ ئێرە کاتی زۆری لەبەردەسا بۆی ڕێکشنی تەواوەتی کە بە ئاسانی وەکووتمان ئەڵەمەکە چێگرێت پیسیە گرێ دەخۆی کە پیسیە گرێ دەخۆی ئەم فەقرەیەکی ئەڵەن فلۆکولیشن فلۆکولیشن نیسبەتی ئەو فۆقڵانە دەنگی ئەمەنەیە گەورە ئەبێ باشە وردە پیسیە گرێتە خۆی پیسیە گرێتە خۆی حەزمی گەورە ئەبێ کە حەزمی گەورە بوو چیەکە ئەچێتە بنەوە وەزن پایاکە کە وەزنی پایا کرد ئەچێتە بنی ئاوەکۆ ئەمە چۆن ئەمە زۆر قۆڵە تقریبا 9 مەتر چەنە زۆر قۆڵە حاصل بنەکەی بەش قوڵەیە بنی ئێرە ئاوە باشە ئەو پیسیە چێ لە بنەکە کۆ بێتەوە ناگەی سێگۆشەی باشە کاتاسەکە پیسەکە پڕێ ئەیە ئاوە پاکەکەش با بڵێن ئەوی کە خەوشی جانەماوە بەسەر ئەمانەیەت ئەم گیرفانی وەسەتیەوەگە دیبین ئەم قەراقە یەتە ئێرەوە لێرەوە چی بۆ یونیتێشکە فۆدەرێشنە ئێستا بەیەکەوە ئەوە نەیە لێرە دەست دێبۆ فلتەرێشن لە فلتەرێشن خۆی 8 حەوزمانەیە و 16 فلتەرێشن 16 حەوزی فلتەرێشنمانە لە فلتەرێشنە چۆنە قاتی سەری سەرەوەی ئەو ئاوەی کاکرێت ئەم شوێنە ڕۆناگەر ببینی نمونەی فلتەرەکە ئەو ئاوەی کە دێ لێرە چەند چینێکمان هەیە چینێکی خەڵوز لە سەری سەرەوە چینێک لە میوردە چینێک زیخەچەوە چینێکیش بەردە کە ئەوەکە لەسەرەوە بەرە خوارە ڕوە خواری خوارە کونی لێی وردمانەیە لەم کولی لە وردانەوە ئاوە پاکەکە هاوڕێیان ئەمە ئەمەلەی باکۆشە ئەمە ئەمەلەی باکۆشە لە باکۆشە کە ئەم فیلتەرانە لەچی دەداتەوە بەشی یەکەمی خەڵوزە لە خوارەوە لەمە لە خوارەوە چەوە لە خوارەوەی بەردی گەورەترە و لە خواری خوارەوە کونیلەی وردوور لە کاتی ئاوەکە لەسەرەوە بەرە خوار ئەڕوا لە کونی لە وردەکانە دەرەچێ ئەمە ئەمەلەی فیلتەرێشنەکە کە کاتێک فیلتەرەکان پیسە بێ ئەم
عملەی باخۆشێنێ باخۆش چێ لە خوارەوە ئاوەکە بەرەو سەرەوە دێ وەکو ئێستا ئێستا ببینەوە عملەی باخۆش محطەی تعقیمە بە کلۆر کلۆرایزیشن ئەم بوتڵانە هەمووی غازی کلۆر ئەو ئەوەی کە لەسەرەوە تێ لە حەوزەکانەوە دێت لێرەوە کە بزانم لێرەوە غازی کلۆرەکەی پێوە لینک کراوە جەماعەت دووبارە کە پاڵاوگەکەمان جێهێشت هاتوین بۆ مەطعەمی ڕێستۆرانتەی میرسێ کاتژمێر دووکەم 20 خولەکە و ئەوەی زراکۆیە